دەلێ تەماشەوانێن هێژا کۆنفەرانسا ڕۆژنەمەوانی ئاستاخۆی داویدەیە. سەرۆک وەزیران کاک مەسرۆر بارزانی زۆر بە گەرمی بە خێراتنی جەنابی بەتڕیار کاردینال لوئیس ساکۆ بۆ هەرێمی کوردستان دەکەین کە لە تورکیا ڕاستەوخۆ گەڕاوەتە هەرێمی کوردستان. تاکید لەوە دەکەینەوە کە هەرێمی کوردستان شوێنی پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەکانە. هەر لە کۆنەوە ئەو مێژووە بۆ ئێمە ماوەتەوە لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستان بەکردەیی ئەو پێکەوە ژیانە جوانەی کە لە هەرێمی کوردستان هەیە نمونەیەکی زۆر جوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەوڵی جددی داوە بۆ پاراستنی و بەرەوپێشبردننی ئەوڕۆ هەموو ئەدیانەکانی هەرێمی کوردستان کە پێکەوە پێشوازی لە جەنابی کاردینال لوئیس ساکۆ دەکەین بۆ هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە دەمانەوێت ڕایبگەینین کە جەنابیان کەسایەتیەکی ئاینی گەورەی ئاستی جیهانە و سەرۆکی هەموو کەنیسەی کلدانەکانی جیهانە و لە هەمان کاتدا کەسایەتیەکی گەورەی ئەکادیمی و ڕۆشنبیریە جەنابی لوئیس ساکۆ هەردەم ئەفکارەکانی لە پێناو یەکتر قبولکردن و پێکەوە ژیان بووە. لە چەندین کۆنگرە و کۆنفرانسی دەولیدا بەشداری کردووە لە ئاستی جیهان و لە ئاستی عێراق ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە بۆ ئەو پێکەوە ژیان و یەکتر قبولکردنا. ئەوڕۆ دووبارە هەمومان زۆر پێخۆشحاڵین کە جەنابیان هەرێمی کوردستانی هەڵبژار کە ماڵی خۆیەتی بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانەوە کار و چالاکیەکانی خۆی وەکو کەنیسەی کلدانی ئەنجام بداتن. دووبارە ئێمە زۆر بەگەرمی بە خێراتنی جەنابیان دەکەین بۆ هەرێمی کوردستان و پێی دەڵێن کوردستان ماڵی خۆتە. ئەو پێکەوە ژیانەی کە لە کوردستان هەیە بەرهەمی وتاری میانڕەوی مامۆستایانی ئاینی خۆشەویستی ئیسلام و مەسیحی و ئێزیدی و هەموو ئەدیانەکانە کە لە کوردستان هەیە بەرهەمی خوێن و ماندیبوونی خەڵکی کوردستانە بە تایبەتی پێشمەرگە قارەمانەکانمان. دووبارە جەنابی بەتڕیارێک زۆر بە گەرمی بەخێراتن دەکەین زۆر بەخێر بێ لە بۆ وڵاتی خۆت لە بۆ هەرێمی کوردستان زۆر بەخێر بێ. معالي الوزير شكرا جزيلا إني متأثر جدا على هذا الاستقبال. بۆم پێشوازیە گەرمە زۆر سپاسان دەکەین پێشوازیەکی گەرم بوو لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەروەها ئامادەبوونی ئەم هەموو بەشداربووانە ئەو پێکاتانەی کوردستان ئاینی نەتەوەیی لەم پێشوازیەدا دوای ئەو کە دۆخە بە ئازارەی کە کڵێسا تێیدا دەژێت ئەم پێشوازیە بەڕاستی هێزمان پێدەدات بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ستەم بینەوە ستەمێکی پوچ. من خەمگینم کە شاری ئاشتیمان جێهێشتووە کە بەڕاستی ئاشتی بەخۆیەوە نەدیت. من لێرەوە بەڕاستی لێرە وەکو ئاوارەیەکم بەهۆی ستەمێکی پوچ کە لێمان کراوە ستەمێک سەرۆکایەتی کۆمار ستەمی کردووە کە دەڵێت ئەو پارێزەری دەستورە کە بەیاننامەیەکی دەرکووە بەبێ هیچ بنەمایەکی یاسایی ئەم مەرسومەیان کشاندۆتەوە لە ڕەمزێکی نیشتیمانی و جیهانی و ئاینی. من باتریاکم لە هەمان کاتدا من کاردینالم لە کڵێسای جامیعە کە ئەم مەرسومی دانپێدانیان کشاندۆتەوە وەکو سەرۆکی کڵێسای کلدان ئەمە ویسایەت و لەسەر ماڵ و مڵکەکانی کڵێسا. ئەم تەقلیدا هەر لە سەردەمی عەباسیەکانەوە هەیە لە سەردەمی عوسمانیەکان لە عێراقی نوێدا لە 100 ساڵی ڕابردوودا لە سەردەمی مەلیکەوە دوای سەردەمی کۆماری ئەم تەقلیدا هەر هەبووە. سەرۆک کۆمار ئەمڕۆ وابیر دەکاتەوە کە دەوێت دەستور ڕاست بکاتەوە هەڵەیەکی دەستوری ڕاست بکاتەوە بەو شێوازە قسە دەکەن. ئەو مەرسومان کشاندۆتەوە لە ئێمە تەنیا لە ئێمە نازانم ئایا بنەماکانی چین هۆکارەکان چین ئایا بۆچی پێشتر ئەم کارە نەکردووە بۆچی لە کاتێکی سروشتیدا بۆچی لەم کاتەدا ئەمە دەکەن.
ئەوەی کە دەڵێن لە لێدوانەکانیان باسی دەکەن دوای ئەوەی کە دوو شتی تێدا هەیە بەڕاستی ڕاست نییە شتێکی ڕاست نییە یەکەم شێت بەڕاستی ئەمانە دەسەڵاتەکەی جێبەجەکارە بەڕاستی تەشریعی نین پێویستە ڕاوێژیان بەدەستەیەکی یاسایی کردبە لە دیوانی سەرۆکاتی کۆمەر چونکە پێشتر کە تائیبی بابیلون کە میلیشایە کە تائیبی بابیلون میلیشایکی زۆر ئاشکرایە بۆ هەمان ئاشکرایە لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی ئەمە پێشتر ڕاگەندرا و دەرکەوتوشە کە ئەمانە میلیشیان یاسایەکان گوتیان ئەمە ناکرێت بەڵام دەبینین دواتر بڕیارەکان دەرکێت نازانین کە ڕاوێژی بەچێ کردووە بە نزیکەکانی یاخود بەڕاستی بەیاننامەیەکی زۆر ستەمکارانەی دەکردووە ئەمە سوکایەتیە بە کڵێسا بە پێکاتەی مەسیحیەکانیش لە هەمان کاتدا من دوو جار لەگەڵ فەخامەتی سەرۆکۆمار کۆبوومەوە زۆر سروشتی بوو نازانم ئایا چی ڕوویدا ئەم گۆڕانکاریە لە پڕ بۆچی ڕوویدا بۆچی ئەم فشارە ڕوویدا ڕەنگە بابلیون تەڵایان بۆ دانابێت تەڵایان بۆ دانابێت بەڵام سەرۆکۆمار لە کۆتاییدا کەوتە بۆ تەڵەکەوە بەڵام لە کۆتاییدا هەر حەق سەر دەکەوێت حەق لە کۆتاییدا سەر دەکەوێت بابەتی پرۆتۆکۆلی ئەمە بەڕاستی سەرۆکۆمار بابەتەکانی کە پێشێل کردو ئایا چۆن دەکرێت کە هەڵسوڵێنەری باڵێ ڤاتیکان بانگێش بکە ئەمە ئیشی وەزارەتی دەرەوەیە ئەمە ئیشی وەزارەتی دەرەوەیە کە بیکاتە ئەو ئەمە بەڕاستی شتێکی ساختەکاریە هەروەکو چۆن هەڵسوڵێنەری باڵێزخانەی ڤاتیکان گوتی ئەو بەڕاستی گوتی من هیچ زانیاریم نییە لە ڤاتیکانەوە کە بیگەینم بە سەرۆک کۆمارەوە سەبارەت بە بەیاننامەکەی باسی کردبوو گوتیان ئێمە ڤاتیکان کە گوتی تێبینی نییە لەسەر بڕیارەکانی سەرۆک بەڵام ڤاتیکان بەیاننامەیەکی پێچەوانیان دەرکرد بەیاننامەیەکی سەرکۆنەکردن بۆ ئەم بابەتە من نازانم ئێمە نازانین بۆ کوێ دەڕۆین نازانم بۆ کوێ دەڕۆین لەم ئاڵۆزیەدا دواتر سەرۆک بەشێکە لە حکوومەت سەرۆکە خەڵکانێکی زۆر پەیوەندیان پێوە کردووە لە دەرەوە لە ناوەوە پەیوەندیان پێوە کردووە بەڕاستی هەڵمەتێکی پاڵپشتی نەبووە لە مێژوی عراقدا بۆ ئێمە بۆ پاڵپشتیکردنی ڕەمزێکی ئاینی مەرجعیەتێکی ئاینی سەرۆکی گەورەترین کڵێسا لە عراقدا لە هەروەها لە عراق و لە جیهاندا من لە هەمان کاتدا من ویستم سەردانی نەزەفی ئەشرەفیش بکەن کە بەڵام بەڕاستی ڕەتم کردەوە کە بچم نەزەفی ئەشرەف چونکە کریسیانەکان لەوێ نین دواتر چارەنووسەکە من دەمێنمەوە تاوەکو سەرۆکێک کە دێت هیچ گۆڕانکارێک ڕوونەدات ئەمە بابەتەکە دەگرێتەوە بۆ کڵێسا بابەتەکە پەیوەندی بە کڵێسا هەیە پەیوەستی بە سەرۆکۆمارەوە نییە بابەتی کڵێسایەک بابەتێکی ناوخۆیە پێویستە ڕێز لە کڵێسا بگرن پێست لە ڕەمزە ئاینیەکان بگرن نابێ سوکایەتی بە ڕەمزە ئاینیەکان بکرێت ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ڕەمزە ئاینەکان ڕێژ لێگیراون ڕێزیان لەگیرێت بەڵگەیە ئەمە بەڵگێ ئەم سیرکە ئەم پێشوازە گەرمە بەڵگێ بۆ ئەمە من دەمێنمەوە لە هەرێمی کوردستان ئەو کاتە دەگەڕێمەوە بەغدا ئەو کاتەیکەوە ئەو مەرسومە دەکشێندرێتەوە جارێکی دیکە دۆخەکە ئاسایی دەبێتەوە ئەو کاتە دەگەڕێمەوە بەغدا کە تەمەنی ئەمە 14 سەدەیە میلیشا سنوورێکیان بۆ دابدرێت ڕێز لە پیاوانی ئاینی بگرن دەسوەردان لە کاروباری ئاینی نەکەن لە هەمان کاتدا واز لە تۆمەت و بوختانەکانیشان بهێنن لە هەمان کاتدا ئەم سکاڵانە سکاڵا پوچانەش بێبنەمایانە بکێشنەوە ئەو کاتە ئەگەر هاتۆ ئەمە ڕوویدا ئەگەر بە زەمانەتەوە ڕوویدا من دەگەڕێمەوە بەغدا ئەگەر ئەمە ڕووینەدا من لێرە لە هەرێمی کوردستان دەمێنمەوە کە بەشێکە لە عێراق لێرە دەمێنمەوە هەرێمێکی ئارام و سەقامگیرە ڕێز لە پیاوانی ئاینی دەگرن لە تەواوی ئاینەکاندا
من زۆرێک لە مەسیحیەکان و ساقیفەکان لێرن من شانازیان پێوە دەکەم من دەمەوێت پەیامێک ئاراستەی کریسیانەکان بکەن نیگەران مەبن مەترسن مەترسێن بەم راپۆرتانە مەترسێن کە بێبنەمان بەڕاستی حەق بەهێزترە و سەر دەکەوێت بێگومان بەدڵاییەوە ڕاستی دەردەکەوێت بابەتەکان وەکو خۆی دەڕواتە من خۆم ڕادەست ناکەم بەبێ هیچ فشارێک هەر یاسایەک بێت ئەگەر هاتوو شتێک ڕوویدا پێویستە بنەمایەکی یاسایی هەبێت بنەمایەکی لەسەر بنەمایەک بێ بەڵگە بێت نەک لەسەر بنەمای قسە و بەڕاستی درۆیەکانی بابلیون و ئەو لەسەر درۆ بوختان و ئەو بابەتانە جارێکی دیکە زۆر سپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاک مەسعود هەروە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرەکان زۆر سپاس بۆ تەواوی پیاوانی ئاینی کە لێرە ئامادەن ئەم پێشوازیان لە ئێمە کرد ئەمڕۆ بەڕاستی ئێمە وەکو گوتمم پێشوازی و پاڵپشتێکی زۆر گەورە بوو زۆر سپاس بەڕێز وەزیر زۆر سپاس بەڕێز وەزیر ئەگەر سەرۆکاتی کۆمار ڕشت بوو لەسەر ئەوەی کەوا مەرسومەکە نەکێشێتەوە هەڵوێستی ئێوە من کار دەکەم من تانە لە بڕیارەکە دەدەم ئەگەر هاتوو ئەم تانە چونکە یاساکان وا دەڵێن شارەزایان دەڵێن تەنانەت دیوانی شەهر وا دەڵێت ئەمە شتێکی یاسایی و دەستوری نییە بەڕاستی شتێک نییە بە یاسا دەڕژرا بێت ئەمە شتێکی جێبەجێکارە ڕاوێژ بە کەسانی دیکە نەکراوە ناکرێت میلیشایەک بڕیار بدات ناکرێت بڕیار لەسەر حکوومەتی عێراق و بداتە ئەگەر هاتوو ئەمان نەبوت من دەسمە پەنا دەمەم بەر یاسای نێودەوڵەتی دوای هاتتان بۆ هەولێر ئایا چۆن مامەڵە دەکەن بۆ کڵێسا بەڵێ ئێمە لێرەین ئێمە ئەمڕۆ وەکو کڵێسا ڕوبەڕووی سوکایەتی بووینێتەوە ڕوبەڕووی توندوتیژی بووینێتەوە چۆن ئایا دەکرێت سەرۆکۆماری عێراق ئەمڕۆ فەرمانێک دەربکات بەیاننامەیەک دەربکات دژی ئایەتوڵڵا سیستانی ئایا دەکرێت یاخود وەقفی سونی ئایا دەکرێت چونکە ئێمە بەم شێوەیە بابەتەکە دەبینی ئێمە بووینێتە زنجیرەیەکی لاواز بووینێتە کاڵایەک لەلایەن میلیشیاکاندا ئەمە مەرسومێکی سیاسی یاخود دەستوری دەبینن ئەم مەرسومەی سەرۆکەتکە ئەمە بڕیارێکی سیاسیە بڕیارێکی سیاسی سرفە پێویستە سەرۆکۆمار کە دەگوترێت مافی پارێزەری هاوڵاتیانە ڕاوێژی کردبا دواتر بڕیاری دابە نەک بە پێچەوانەوە ئایا هەرێمی کوردستان بارگای هەمیشەی ئێوە دەبێت من ئێستا لە هەرێمی کوردستانم من ئێستا لە هەرێمی کوردستانم دواتر بڕیار دەدەین دۆخەکە چۆن دەبێت ئایا دۆخی بەغدا بڕیاری بەغدا چۆن دەبێت ئەگەر هاتوو بەغدا گەڕایەوە بڕیارەکەی گەڕاندەوە بۆ ئێمە من دەگەڕێمەوە بەغدا چونکە ئەوە بارگای ئێمە لە بەغدایە بەڵام لە هەمان کاتدا هەر بەم هۆکارەوە هەموو کۆبوونەوەکانمان لەگەڵ هەڵوەشانێتەوە تا کاتێکی دیکە بێگومان ئێمە وەکو هەرێمی کوردستان هەوڵی جددی خۆمان دەدەین بۆ ئەوەی ئەو وەزعی کە ڕووی داوە وەکو خۆی لێبێتەوە